ئەڵێ مامۆستا ئەوە ڕاستە ئەگەر یەکێکی هیپنۆتیزم پێی دەتوانین بە تەواوی کۆنتڕۆلی مێشکی بکەین. نازانم بەست چیە لە بە تەواوی، بەڵام زۆر شت ئەتوانی کۆنتڕۆڵکەی. بۆ نمونە ئەتوانی وای لێ بکەی نەزانێ سەعات چەندە، نەزانێ کێیە، یا ئەتوانی وای لێ بکەی کە شوێنێکی بەنج ببێ، ئەتوانی وای لێ بکەی جیسمی ڕەخ ببێ، یعنی زۆر شتێ ئەتوانی. ئێستا با ڤیدیۆیەکتان پێ پیشان بەم. ئێستا ئەوە ئەچێتە ناو خەوێکی هیپنۆتیزمیە، جسمی ڕەقە بێت و عارزمان پێەوە، عازەکە مێشکی وەریەگرێ. ئێستا ئەوە لە خەیاڵەکەی خۆیان جسمی بۆ بە ئاس بەرزیشی بکەیتەوە ناقەم چێتەوە. ئەو مامۆستا بەڕێزانەی تریان بەرزیەکەنەوە. باشە ئەم جسمە وای لێت بەچی وای لێ؟ بە خەیاڵ. تۆ کاتێکە خۆ بە تەمەڵەزانی چۆن ئەم نەفەرە ئێستا وازانێ بۆ بە ئاسن، جسمی بۆ بە ئاسن. کاتێککە تۆ خۆ بە تەمەڵەزانی بەرەبەرە تواناکانت ئاوا ئیشەکە، کاتێکیش خۆ بە زیرەکە زانی تواناکانت ئاوا ئیشەکە. ئێستا ئەمە من بۆچی حەزەکەم بیبین؟ بۆی بزان ئەم نەفەرە خۆ بەس قسەی بۆ قسەکانی لێبێ بەڕاست. یعنی تۆ کاتێک قسە بۆ خۆتەکەی ئەم قسانە و لێبێ بەڕاست. بۆ نمونە ئەڵی بەخوا من دایمە بۆ سعیکردن زۆرم ئەبێ پێ بچێ، بێ زۆر دووباریکەمەوە اینجا فێرە بم. بۆ نمونە بەردەوام بە خۆت ئەڵی بەخوا دەرسی مامۆستا فڵان کەس ناخۆشە. ئیتر مێشکی تۆ ئەم شتە ئەکا کە تۆ ڕۆژانە پێڵی. بۆ نمونە پێڵی من تا نەینووسمەوە بیرم ناکەوێتەوە. ئیتر دوایی هەرچی سعی کردووە مادەم نووسیوەتەوە مێشکت بیرت ناخاتەوە. وەکو چۆن ئێستا ئەم نەفەرە پێڵی ئێستا جسمت یەک پارچە بۆ بە تەختە و ناقەم چیتەوە و هەڵی ئەگرن ناقەم. ئەمە بە خەیاڵ عازەکەی تر لە مێشکەوە ئەچێ بۆ جسم بەبێ ئەوەی خۆی بێوێت. تۆش ڕۆژانە قسەی ڕۆژانە قسەی غەڵەتەکەی ئەم قسە غەڵەتانە هەمووی جسمت وەری ئەگرێ، مێشکت وەری ئەگرێ، سبەی جێبەجێیەکە. تۆ بەڕێزان لێکۆڵینەوەیەکی زۆر زۆر مهم. ئەڵێ لێکۆڵینەوەیان کرد کۆمەڵێک تەلەبە پێیان وتن ئیمتیحانە سعیان کرد، دوایی لە کاتی ئیمتیحان وەرەقەکانیان وەرگرت و نەتیجەکەیان وەرگرت. ئەم جارە هەر وەجبەیەکی کەیان چیان لێکردن؟ وتیان کاتێکە ئەم پرسیارانە هاتە بەردەستان لە خەیاڵەکە تا وا بزانە تۆ زیرەکەکەی. بۆ نمونە کێ زۆر زیرەکە؟ وتیان فڵان کەس. وتیان بە درێژایی ئەو ماوەی جوابی ئەم پرسیاران وا بزانە تۆ ئەویت. ئەڵێ تر حەل لە خۆی و شێوازی دانیشتنیان گۆڕی و قەڵەمەکە بەدەستیانە و دەم و چۆڵ و ئەڵێ تر نییە ئەم هەموو کەسێ وایە زانی ئەم زیرەکەکەیە. بۆ نمونە کەسێکێ ناوی با بڵین ئازادە. ئازاد چییە؟ زۆر زۆر بلیمەتە هەمووتانەی ناس. لە کاتی ئیمتیحانەکە بە تەلەبەکانیەوە هەمووتان وا بزانن ئازادن، ئێوە تۆ ئازاد. هەمووی وای کرد. ئەم جارە سەیرەکەن نەتیجەکە زۆر زۆر فەرقی هەیە. تەلەبەکان شتی تر هاتووە بە عەقڵیان، وەڵامی زۆر زیرەکانیان یاوەت. ئێکەواتە تۆ کاتێ خۆ بە تەمەڵ ئەزانی لەگەڵەوەی خۆ بە زیرەکە زانی زۆر زۆری فەرقە. کاتێککە وا ئەزانی ئەبێ شتەکە زۆر دووبارەکەیت اینجا مێشکت وەری ئەگرێت لەگەڵ ئەوەی وا بزانی نەخێر دوو جاریش بیرەیتەوە مێشکت وەری ئەگرێ، مێشکی عازەکە وەرەگرێت. تۆ چۆن بیرەکەیتەوە؟ ئەوەی لە هیپنۆتیزم تێگەشت بێ لە دەرونی ئینسان تێگەشت. ئیتر ئەزانێ مێشک چییە، دەروون چییە، عەقڵی ئێمە چۆنە، چۆن ئیشەکە.